دەترسام دەستم بەجەم کرد بوو دەگریام. هەمان وێنە هەمان جێگا، هەمان منداڵ و هەمان گەنجی دەستوبرد، بەڵام جیاوازی نێوان دوو دیمەنەکە 2 ساڵە. نە منداڵەکەوە گەڕۆژەی ساڵی 2022 ترساوە، نە گەنجەکەش هەڵپەیەتی زوو ڕزگاری بکات. بتەگە لێرە هەڵداهاتی موشەک لێ دەدا لە ترسی موشەکە ناتی نێرە. هانیا سامڕەند ئەو منداڵە 2 ساڵانە بوو کە وێنەکەی بووە ئایکۆنی بردومانەکەی کۆیە و لە زۆر شوێنی دنیا باز دەکرا. منداڵێک کە دەنگی موشەک ڕەنگی هەڵبزرکاندبوو لە ترسا بە دەستە بچووکەکانی تۆن هەردوو گوێچکەی گرتبوو. کاتە خۆتان درێژ کەن سەرەن لەوێنە ئەوە دانێتی تر. ڕۆژی 28 سێپتەمبەری 2022 ئێران موشەکبارانی بارەگاکانی حیزبی دیموکراتی کرد لە کۆیە. هانیا و سەدان کەسی تر بە ترسێکی زۆرەوە هەڵاتن. دایکی ئەوەندەی توانی هانیای لە باوەش گرت کە هێزی پێیەکانی نەما دایە دەست ئامانجی هاوسەیان. ئەویش گورز ڕزگاری کرد وا بۆ 2 ساڵ دەچێت ئەو هێرشە ڕوویداوە. هانیا و دایکی و ئامانج کە پاڵەوانەکانی چیرۆکەکەن لە ژیان داماون و ساغ و سەلامەتن.